بارەبا هۆکارەکانی زۆربوونی ڕێژەی خنکانە لە هەرێمی کوردستان. ئێمە گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە هۆکارەکانی زۆربوونی ڕێژەی خنکان دەچین لای زۆربەڕێ سەرکەوت کاڕەش کە بەڕێزان وتەبێژی بەرگەری شارستانی هەرێمن و ڕاستەوخۆ لە هەولێر لەگەڵماندان. کاک سەرکەوت سڵاو لێ بێبانیت باش، سوپاس بۆی کە بانی ئەمڕۆی کوردستانی لەگەڵ ئێمە هەماتیت. سوپاس بۆ ئێوەش بەیانی ئێوەش باش. بەگشتی باز لەوە دەکەین کە هۆکارەکانی زیادبوونی ڕێژەی خنکان لە هەرێمی کوردستان بۆ چی دەگەڕێتەوە. جا دەمەوێت سەرەتا باس دۆکم لە ئێستادا ڕێژەی خنکانی خەڵکی تایبەتی لە دوای وەرزی بەهارەوە کە خەڵکی بۆ بەسەربردننی کات بۆ گەشتکردن ڕوو لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دەخنکێن. دەزانم ئایا ئامارەکان چی دەڵێن، ڕێژەکە چۆنە؟ بەڵێ بەداخەوە بەڕاستی ئەمساڵ ڕێژەی خنکان لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەتوانم بڵێم ژمارەی پێوانەیی تۆمار کردووە. تا ئێستا و کاتێ ئێمە قسە لەگەل بەڕێزت دەکەین ژمارەی قوربانیانی خنکان یاخود ئەو کەسانێک کە بەهۆی ئاوە خنکاون گەیشتە 77 هاوڵاتی و جێگەی داخە بەشێکی هەرە زۆری ئەم کەسانێک کە ئەم ساڵ خنکاون هاوڵاتی هەرێمی کوردستانن، دانیشتووی پارێزگا و ئیدارە سربەخۆکانن. و ئەوەی جیاوازترە لە ساڵانی ڕابردوو بەڕاستی تەمەنەکەش تەمەنێکی جیاوازە لە تەمەنی هەرزەکاریە لە 15 ساڵی بۆ 25 ساڵی ڕێژەیەکی زۆر لەو 77 کەسێک کە خنکاون دەگەڕێتەوە بۆ ئەو تەمەنە. خنکاندنی و کەسانی کە تایبەتی لەناو ئاوەکانە دەخنکێن بۆ چی دەگەڕێنیتەوە؟ هۆکارەکان زۆرن، خۆتان دەزانن کە وەرزی هاوین دەست پێ دەکات خەڵکی خۆمان لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان ڕوو لەو ناوچانە دەکەن کە ناوچەی گەشتیارین و سنووری ئاویان هەیە. ئەوەی تا ئێستا لای ئێمە تۆمار کراوە زۆرترین حاڵەتی لە سنووری پارێزگای هەولێرە و بە تایبەتی و دیاریکراوی لە زەی گەورە لە سنووری قەزای خەباتە. بە پلەی دووهەم ئیدارەی سەربەخۆی سۆران. ئەمە ئەم دوو شوێنەیە کە هاوڵاتیان بە بەردەوامی ڕووی تێدەکەن. سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران زیاتر بوون ناوچە گەشتیاریەکان و بە هەمان شێوە پارێزگای هەولێری و زەی گەورەش بۆ هەمان شێوە زیاتر ئەو کەسانن کە لە پارێزگاکان سەردانی ئەو شوێنانە دەکەن شارەزای سروشتی جوگرافی ناوچەکەنین و سروشتی ئاویەکانی هەرێمی کوردستان سروشتێکی جیاوازی هەیە. دەتوانین بڵێن بە ئەندازەیەکی زۆر شیاوی مەلەکردن نین، بەڵام هاوڵاتیان ئێمە بەداخەوە دەچن لەم شوێنانە مەلە دەکەن و تووشی حاڵەتی خنکان دەبین. ئێمە ساڵانە ڕێنمایی خۆمان بڵاو دەکەینەوە هەلە سەرەتای وەرزی هاوین تابلۆی قەدەغەکردن و تابلۆی ئاگادارکردنەوە لەم شوێنانە دادەنێن کە لە ساڵانی ڕابردوو هاوڵاتی تێیدا خنکاوە، بەڵام بەداخەوە نەگوێ بە ڕێنماییەکان دەدرێت، ناگوێ بەو تابلۆیانش دەدرێت کە لە شوێنەکان وەکو تابلۆی مەترسی دامان ناون قەدەغەکردنی مەلە لەم شوێنانە مەترسیدارە ڕێک لەم شوێنە مەلە دەکەوە حاڵەتی خنکانیش بە ڕێژەیەکی زۆر ڕوویدەدا. کاتە ئێوە هەوڵتان داوە کە جیاواز لە بڵاوکردنەوەی ڕێنماییەکان ستاف لەو شوێنانەدا بنێت کە بۆ مەلەکردن و یاخۆ بۆ چونەوە ئاوەکانی گونجاو نەبن لە بارەمە بۆ کە حاڵەتی نەخوازراوی لێ نەکەوێتەوە؟ بەڵێ خۆی ئەم ئاوانەی کە لە هەرێمی کوردستان هەن بە تایبەتی لە ناوچە سنووریەکان کە لە قەتباڵی شاخەکان شۆردەبتۆ دێتەوە ناو سنووری هەرێمی کوردستان ئەم ئاوانە ئاوی زۆر ساردن و لەسەر چاو ئاویەکانی ئەم ناوچە شاخاویانە دێنە خوارێ زۆر کەس خنکاوە کە ئەم ساڵ و ساڵانی ڕابردووش کەسی مەلەزان و کەسی زۆر شارەزا بوو، چونکە بەهۆی ساردی ئاوەکە تووشی گرژبوونی ماسوولکە دەبێ و کەسێک کە مەلە دەکا کاتێک تووشی گرژبوونی ماسوولکەش بوو ناتوانێت هیچ جوولەیەک کە لە ناو ئاوەکە تووشی خنکان دەبێت. لە چەند هەفتەی ڕابردوو بەداخەوە یەکێک لە مەلەزانەکە هەرە باشەکان لە سنووری جوگرافی پارێزگای هەولێری لە پارێزگای دهۆک خنکا کە کەسێکی مەلەزانی زۆر باشیش بوو. ئەمانە ئەومان بۆ دەردەخات کە سروشتی ئاوەکانی هەرێمی کوردستان ئەگەر شارەزاییەکی تەواوت لەو شوێنەکە نەبێت و ئامراز و کەلوپەلی سەلامەتی تەواوت پێ نەبی بەڕاستی مەترسیدارە تۆ بچی مەلە بکەی. بۆیە ئێمە ڕێنماییمان بۆ هاوڵاتیانی خۆشەویست
لە هەموو هەرێمی کوردستان ئەوەیە کاتێک کە بۆ گەشتکردن و بەسەربردننی کاتێکی خۆش ڕوو لەم ناوچانە دەکەن کە گەشتیارین و ئاوی تێدایە باشترە لە مەلەکردن دوور بکەونەوە یاخود ئەگەر هەر مەلەشت کرد لەو شوێنانە مەلە بکە کە شوێنی قەرەباڵغن تیمەکانی بەرگری شارستانی ئامادەیان لە شوێنەکە هەیە و خەڵکی ناوچەکە لە شوێنەکەن کە مەلەزان و شارەزای ناوچەکەن ئێمە باسی 77 هاوڵاتیمان کرد کە خنکاوە بەڵام زیاتر لە 150 هاوڵاتیش ڕزگار کراون لەم سنوورە ئاویانە بە تایبەتی لەم شوێنانەی کە تیمەکانی ئێمە ئێشگری بەردەوامیان هەیە بە تایبەتی لە قەزای خەبات لە دەربەندی ڕانیا لە ئیدارەی سەربەخۆی سۆران لە بەنداوی دوکان لە هەموو هەرێمی کوردستان یعنی ڕۆژانە بۆ دەوانم بڵێم بەڵێ کاتە کاک سەرکەوەکو دوا پرسیار پلانی ئێوە چییە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی خنکان پلانی ئێوە چ بووی کە بتوانن و ڕێژەیە کە ئێستا هەیە کە تۆمارکراوە کەمتریکەنەوە یاخۆت و بتوانن کە ئەو حاڵەتانە هەڕوونەدات بەڵێ بەڕاستی کەمکردنەوە دەگەڕێتەوە سەرخودی هاوڵاتیان ئێمە کە ڕێنماییەکان و ئەو شوێنانی کە مەترسیدارن بڵاو دەکەینەوە دەبێت هاوڵاتی بەپێی ئەو ڕێنمایانە هاڵچووکەوت کە ئێمە دەڵێن ئەم شوێنانە گونجاونین بۆ مەلەکردن هاوڵاتی نابێت خۆی بچێت مەلە لێ بکات ئەگەر هەر مەلەشی کرد لە شوێنانە بکات کە وەکو باسم کرد شوێنی قەرەباڵغ و تیمەکانی ئێمەی لێیە ئاخر ناکرێت تۆ بچیت لەم سنوورە جوگرافیانە کە ئاوی لێ مەلە بکەی هیچ ئامرازێکی سەلامەتیت پێ نەبێت هیچ کەلوپەلێکی مەلەکردنت پێ نەبێت بەڕاستی کارە ساتەکە لێرەیە خەڵکی پارێزگای هەولێر دەچێت سنووری پارێزگای دهۆک لەم شوێنانە کە شارەزایی نیە نازانی سروشتێم ئاوە چۆنە مەلە دەکات یاخود ئەو کەسانی کە لەگەریشن کەسێکی مەلەزانیان لەگەڵ بێ باشترە زووتر بە فریای دەکەوێت بەڵام بەداخەوە ئەمساڵ ئامارەکان بەرزن هیوادارم هاوڵاتیانی خۆشەویست دوور بکەونەوە لە مەلەکردن بە تایبەتی لە شوێنەکانی کە دوورە دەستن و شوێنی لابەلان تیمەکانی بەرگری شارستانی لێنە قەرەباڵغن و هاوڵاتی سنووری جوگرافی ناوچەکەی لێنە بۆ ئەوەی ئەگەر حاڵەتێک ڕوویدا بتوانن زوو بەهانایان بچن و ڕزگاریان بکەن زۆر سپاس بۆ زۆر بەڕێز سەرکەوتکارەش دەبێژی بەرگری شارستانی هەرێم سپاس بۆی کە لە بانی ئەمڕۆی کوردستانی لەگەڵ ئێمە ئامادە بوو